هێزەکانی ئاسایشی گەرمیان و پۆلیسی اتحادی بەرەو قوڵایی ناوچەی غەڕە و پەڵکانە دەڕۆن. ئەو ناوچەی دەکەوێتە نێوان کەرکووک و دیالە و سەلاحەدین و 5 ساڵە پێگەی سەرەکی داعشە. ئاسایشی گەرمیان گۆڕێکی بە کۆمەڵی دۆزیوەتەوە و لە ڕێگەی پێشمەرگەوە پۆلیسی فیدراڵی عێراقی لێ ئاگادار کردوێتەوە. پۆلیس گومان دەکات قوربانیانی نێو گۆڕە بە کۆمەڵەکە سەرباز بن، بۆیە گۆڕەکە هەڵدەداتەوە بە مەبەستی پشکنین و دیاریکردنی ناسنامەیان. کە چوین بۆ شوێنی ڕووداوەکە سیانزە تەرماندۆزیەوە لەوێ کە دەیان دەگەرێتەوە بۆ پۆلیسی اتحادی عێراق کە ئەوەی چەند ساڵێک پێش ئێستا لە نیوان دووس خوڕمات و داقوق ڕفێنراون. دواتر هێزی تیمی تایبەتی هێزی عێراقی گۆڕە بە کۆمەڵەکانی برد بۆ شاری بەغداد بۆ ئەوەی تهدید بکرێت دیێنێنی بۆ بکرێت، دواتر تەرمەکان بگرێتەوە بۆ کەسوکاریان. ناوچەی غەڕە و پەڵکانە لەلایەن گوندنشینەکانەوە چۆڵ کراوە. ئەو چەند گوندەشی کە دراوسەی غەڕە و پەڵکانن ماڵێکی کەمیان تێدا ماوە خەریک بوو بەهۆی هێرشی بەردەوامی داعشەوە بە تەواوەتی چۆڵیکەن. ئێمە خەڵک لە دەگەل لە چۆڵکردنە یانیگەرێکی بی چۆڵی کا بڕۆ ئیتر ئێمە دامانگردە خۆمان دەداسیگەرەکەەوە زۆر خۆمامان ڕایدی کردی وڵڵاهی داعش لێمان ڕەتەوی بەرەو زنانە بەرەو ئاها بەرەو زووتر. گومان دەکرێت ناوچەی غەڕە و پەڵکانە چەندین گۆڕیتری بە کۆمەڵی تێدا بێت. ئاسایشی گەرمیان و پێشمەرگە بڕیاریان داوە ناوچەکە زیاتر بگەڕێن. قوربانیانی نێو گۆڕە بە کۆمەڵە دۆزراوەکەش گومانی ئەوەیان لێ دەکرێت سەرباز بن، بەڵام هێشتا پشکنینیان بۆ نەکراوە. ئەو جلوبەرگانیان کە لەبەرەوە بووە بە وێنە و بە ڕسمگردن و ئەوانە کە تهدید کراوە کە ئەوانە هێزی پۆلیسی اتحادین. ناوچەی غەڕە و پەڵکانە گەرچی کێوماڵ دەکرێت لەلایەن پێشمەرگە و ئاسایشی گەرمیانەوە، بەڵام ناوچەکە فراوانە و دۆزینەوەی تەواوی حەشارگەکانی داعش ئاسان نییە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، غەڕە و پەڵکانە.